نێزی حەفمانە ڕەوشە سیاسیە ئالۆزیا هەرێمێ وەخۆمایە لێ ئەوە دنەهادان و یەو پێ دچە پێنگاو بن بۆ چێکردنا ڤەلڤینێن سیاسی و دیتنە ڕێچارەیەکێ بۆ ڕەوشێ بەگەریانە نەوشیران مستەفا و ئەگەری ڕێکەتنە ناوبەرە گۆڕان و یەکێتیە. ئەندامێکی سەرکردهاتیە پارتی دبێژە پیرۆزباییە ژە ڕێکەتنە گۆڕان و یەکەتی دکەن و ئەو وەسا نابینن کو دژی پارتی بە لێ دنەهادا بۆ چێکردنا ڕەوشێ تو دێ ڕۆژەڤێدا نینە. ئێمە پێشتر وتو مەجارێ زوو قسەی لەسەر بەڵام پێشوەختە پیرۆزبایان لێکن هەر جۆرە ڕێککەوتنێک لە نێوان دوو لایەن بێ سێ لایەن بێ کۆمەڵێک لایەن پێکەوە بێ خزمەت بە یەکریزی هەرێمی کوردستانەکەی یەکێتی نیشتیمانی هاوپەیمانی استراتیجی ئێمەیە و ئەم ڕێککەوتنە وەکوەوەی کە تا ئێستا باس کراوە ینی ڕاگەیەندراوە دیسان دەڵێن بۆ دژایەتی پارتی دیموکراتی کوردستانیە چکە نەیەکێتی ئێوە دژایەتی پارتی دیموکراتی کوردستان نە گۆڕانیش پێ ئەکرێت دژایەتی پارتی دیموکراتی کوردستان بکات. هەرچەندە گۆڕانژی ڕژدا لەسەر هەڵوێستێن بەرێک و خۆش بکارخستنا پەرلەمانی دبینە بە vê سەرۆکاتیان نەهاوە دبێژن جivîn û rawêşkirin digel aliyan da heye bi berdewamî lê heyana negeşîne rêketnekê û tevahiya wan vegerne ser mêza gotûbêjê. هەوڵ هەیە بەڵام هۆڵان تا سشتی کۆنکرتی لێ نەکەوتێتەوە وەکو تیشم حیزبێک کودەتا ئینقلابێکی کردووە بە سەدامزاوەکانی هەرێمی کوردستانە بە تایبەتی پەرلەمانی کوردستان ئەو هەڵەیە کە کردوێتێ بێ ئەو هەڵەیە ڕاستکاتەوە بە بڕیارێکی باش. بەرۆڤژیە هەر یەک ژێ پارتی و گۆڕان یەکگرتووی ئیسلامی وەسا دبینە بویەرێن چەند ڕۆژێن بوریێن بەغدا و ڤەگەریانە نەوشیروان مستەفا گۆڕین دە پرۆسەیە سیاسیە هەرێمێدا چێ دکە. پێم وایە ئەم قەناعەتە هاو بەشە دروست بووە و ئومێدەوارین لە ڕێگەی سازشێکی هەمەلایەنەوە بە یەک پاکێج سەرنجەم کێشەکانمان بتوانین چارەسەرکەین. پێم وایە ڕاوێژی گفتوگۆ و ڕاوێژ و سەردان و دیداری لایەنەکان هەیە بەشێکیان دوور لە چاوی کامێرەکانە. نێزی حەفمەهە پەرلەمان ji karatiye xistin û peywendiyên navbera aliyan jî bi corekî alôz bûne ku niha nekariye tevahiya wan li ser yek mêza gotûbêjê bicivin lê yek helwêstiya aliyên Kurdî li Bexda û vegeriyana rêxerê giştiyê bi zava goran heya radeyekî hêvî bo asayîkirina rewşê li cem beşek ji aliyên siyasî welatiyan çêkiriye lê heya niha tu pêngavekek kiryarî nahetiye avêtin.